هەموو کەس پێی خۆشە پێی بڵێن بەخوا مەردی، بەخوا بەغیرەتی، بەخوا ئازای. مرد و بەغیرەت و ئازا ئەو کەسەیە کە ڕۆژێ خستیانە قەبرەوە و دنیای بەجێهێشت بە کەسێکی سەلامەت ناسرابێ، بڵێن ڕەحمەتی خوا لە فڵان کەس بێ، وەڵڵاهی لە ژیانیا ئاژاوەچی نەبوو، وەڵڵاهی کەسێکی ئاشتی خواز و موسلیح بوو، یا ڕەبی ڕەحمەتی لێبێ، کەسێکی فیتنە نەبوو. ئەها لە دێیەکاندا بە زۆری ئەوانە زەقن، ما بنەماڵەی وا هەیە حتا ئێستایان هێناوە زەلامێکیان بە مردنی خۆی نەمردووە، یان خەڵکی کوشتویان کوشتویانە، بە مردنی خوای نامرێ، هەر کوژرا و کوشتن ئەوەندە سەربەجێ چەڵ و ئاژاون، شەو چوونە سەر خەڵک دزیان کردووە، هاتوونە سەریان، خەڵکیان کوشتووە. حەمد و سەنای خوای دەوێ کاتێک کە تۆ مردی بڵێن ئەشهەدو بالله ئینسانێکی سەلامەت بوو، وەڵڵاهی ئاژاوەتی و فیتنەچی نەبوو، وەڵڵاهی خۆی لە بەڵادە پاراز بە دووی بەڵادا نەدەگەڕا. ئەم شاهید دێی موسڵمانان لەسەر قەبرەکەت لای خوا زۆر گەورەیە. دووەمیان مرد و بەغیرەت و ئازا ئەو کەسەیە کە مرد دوژمنایەتی بۆ منداڵەکانی بەجێ ناهێڵێ. ئیوا هەیە ئەو مناڵانە هیچ تاوانیان نییە، باوکیان خراپەیەکی کردووە، کەسێکی کوشتووە، کارێکی لابەلای کردووە، ئەو نەوەت بێت تاوانانە فەقیرە بەداوی باوکیانەوە ژیرۆدەن. قەت خەڵک هانن نەدا بڵێ کوڕە غیرەتت هەبێ، کوڕە لە 100 دینارێک خۆت بەکوژدا، چۆن مەترێ زەوی تۆی داگیر کردووە، ئاهای وا هەیە بەس سنگێکی گواستۆتەوە 9 مەتر زەوی، ئەوە چەند کەس لەسەر ئەو 9 مەتر زەویە کوژران، بنەماڵەکانیان هەموو تیا چوون، زەویەکانیشیان بەجێهێشت. ئەوە ئازایەتیە نەخێرەوە بێغیرەتیە. مرد و بەغیرەت و ئازا ئەوەیە کاتێک کە مرد دوژمنایەتی بۆ منداڵەکانی بەجێ نەهێشتووە، خەڵک دۆستی باوشیانە و ڕەحمەتیان بۆ دەنێرە و دوژمنی کەس نییە.